ڕێزم خۆت تاخیر مەکە، تەمبەڵ مەبە، تەوەزەل مەبە، بێزار مەبە لەوەی کە دەی بۆ نوێژی جومعە، چونکە وەڵڵاهی هاتن بۆ نوێژی جومعە جیهادێکی زۆر گەورەیە و سەبەبێکە بۆ ڕزگاربوونت لە ئاگری دۆزەخ. بە شتێکی کەمی مەزانە لە حەدیثێکی صحیحی ئیمامی بوخاری و صحیح تەرغیبە هاتوو بە دوو ڕیوایەت، یەزیدی کوڕی ئەبوو مەریەم ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ من دەهاتم بۆ مزگەوت بۆ نوێژی جومعە، عەبایەی کوڕی ڕیفاعە پێم گەیشت، بۆ مزگەوت هاتم ئەم پیاوەم پێگەشت کە عەبایەی ناوبوو ڕەحمەتی خوای لێبێت. من ئەڕۆشتم و ئەنا ئەمشی ئیلە الجومعە، من بۆ نوێژی جومعە دەڕۆشت. فەرمووی عەبایەی کوڕی ڕیفاعە بە یەزیدی کوڕی ئەبوو مەریەمی فەرموو ئەبشیر فإن خطاك هذه في سبيل الله، مزگەنی بێ لە تۆ ئەی ئەبوو مەریەم، ئەم هەنگاوانەی کە تۆ دەینی بۆ نوێژی جومعە ئەمە لە پێناو خوادایە و جیهادە لە پێناو خوادا، تێکۆشانە لە پێناو خوادا. چونکە گوێم لە ئەبوو عەبس بوو کە ناوی عەبدوڕەحمانی کوڕی جەبرە سەحابەیە، ئەبوو عەبس سەحابەی ڕەزای خوا لێبێ، ئەفەرمێ گوێم عەبایە دەفەرمێ گوێم لە ئەبوو عەبس بوو کە سەحابەیەکە، دەفەرمێ گوێم لە پێغەمبەری خوا بوو صلی الله عليه وسلم دەی فەرموو بۆی مزگەنی بێ لە تۆ کە دەی بۆ نوێژی جومعە ئەمە جیهادە لە پێناو خوادا. چونکە ئەو ئەبوو عەبسەکە سەحابەیە بۆمی گێڕایەوە کە پێغەمبەری خوا فەرموویەتی صلی الله عليه وسلم من اغبرت قدماه في سبيل الله حرمه الله على النار. یا ربی خوا لەو کەسانەمان بگێڕی. هەر کەسێک پێکانی تەپوتۆز بێ، قوڕی پێوە بنووسێ، تەپوتۆزی پێوە بنووسێ کە بۆ نوێژی جومعە دێ، خوای گەورە ئەو ئینسانە لە ئاگری دۆزەخ حرام دەکا، چونکە تەپوتۆزاوی بووە. بۆیە کاتێک کە تۆ دی بۆ مزگەوت کەمێک پێڵاوەکە تەپوتۆزاوی دەبێ، ئەوە هۆکارێکە بۆی کە خوا لە جەهەنەم ڕزگارت کە. ئەوە بە جیهاد و تێکۆشان لە پێناو خوادا بۆت ئەنووسرێ، وەرە بۆ مزگەوت بە ئیزنی خوا. ئەو سیارەشێکە بە تەپوتۆزاوی بێ لە پێناو خوادا خوای گەورە بە جیهاد بۆت ئەنووسێ کە دێ بۆ مزگەوت. بۆیە ئینشاءڵڵا بە کەمی مەزانە هۆکارێکە بۆ ڕزگاربوونت لە ئاگری دۆزەخ. وەڵڵاهی ئەوەی کە نوێژی جومعەکە بەردەوام ئینشاءڵڵا خوای گەورە لە ئاگری دۆزەخ ڕزگاری ئەکا، بەڵام دەزوەرن با لە چوونە بەهەشت تاخیر دەبن.